وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری هەناردەکردنی نەوتی بۆ مانگی حوزەیران بڵاو کردەوە. لە ئامارەکەدا حکوومەتی هەرێم ڕایگەاندووە مانگی حوزەیران لە ڕێگەی بەندەری جێهانەوە بڕی 17 ملیۆن و 130,639 بەرمیل نەوتی هەناردە کردووە کە 4 ملیۆن و 389,928 بەرمیلی لەلایەن کۆمپانیای نەوتی باکوورەوە هەناردە کراوە. تێکرای ڕۆژانەیشی دەکاتە نزیکەی 571,021 بەرمیل نەوت. بەپەی بەیاننامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لەو بڕا 12 ملیۆن و 740,711 بەرمیلی لەلایەن هەرێمی کوردستانەوە بەسەربەخۆیی هەناردە کراوە کە ڕۆژانە دەکاتە 424,690 بەرمیل. سەبارەت بەو بڕەنەوتەی هەرێم کە مانگی ڕابردوو ڕادستی سۆمۆی کردووە واتە لە ڕێگەی حکومەتی ناوەندەوە هەناردەکراوە لە بەیاننامەکەدا هاتووە لە مانگی حوزەیراندا بڕی 4 ملیۆن و 493,334 بەرمیلی لە ڕێگەی سۆمۆوە ڕەوانە کراوە کە ڕۆژانە دەکاتە 149,778 بەرمیل. بەپێی ئەمارەکە دەردەکەوێت بەراورد بە مانگی ئایاری ڕابردوو حکومەتی هەرێم هەناردەکردنی نەوتی لە ڕێگەی سۆمۆوە بە ڕێژەیەکی زۆر کەم کردوێتەوە لە کاتێکدا مانگی ئایار ڕۆژانە 448,000 بەرمیل نەوتی ڕادستی سۆمۆ کردووە، بەڵام مانگی ڕابردوو ئەو ڕێژەیە کەم کردوێتەوە بۆ تەنها 149,000 بەرمیل. حکومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەکەدا دەڵێت بەهۆی کەڵەکەبوونی قەرزەکانی سەر هەرێم لە دوای بڕینی بەشە بودجەی هەرێم لە ساڵی 2014ەوە ناچار بووە لە مانگی حوزەیراندا سربەخۆیانە نەوت بفرۆشێ. حکومەتی هەرێم باسی لەوەش کردووە کە فرۆشتنی سربەخۆیانی نەوت لە ئێستادا بۆ سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان زۆر گرنگە. لە کۆتایی بەیاننامەکەدا حکومەتی هەرێم جەخت دەکاتەوە لە پابەندبوون بە یاسای بودجە بۆ ساڵی 2015 هەروەها ڕایگەیان بەردەوام دەبێت بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێک لەبارەی هەموو کێشەکانی پەیوەست بە نەوت و گازەوە.